وڵی ڕواندز لە زۆر چشت کەم و کوڕی گەلک زۆرە. یعنی هەتا ئێستا هەزمەی غازی لێرا هەیە ئەو هەروە بەناکەوی غاز ڕاستیت ناوێ. یعنی هەتا ئێستا کۆلێژەکی نییە قەزایەک بی کۆلێژەکی لێ نەبی. یعنی لە هەندێک گەڕەکە ئاو نییە، یعنی هەزمەی ئاوێ زۆرە، ڕێگاوبانیشی هەندێک جێی خراپن. ڕێگاوبانی بڕۆ سەیرانگاینە ئەولای دۆرێ ئاکۆیان گەری ئاکۆیە سیارە قەمەرە هەنەتوانی وەسە بکەوی وەی لێیان هەموو قۆرتی تێدانە. ڕاستی قەزایەکە ئیمال کرایە، ڕاستی ئیمالیان کرد. یعنی شاری ڕوانزێ شارێکی کۆنە و قەدیمە، شارێکی دێرینە، یعنی معقولە یعنی ئەو هەموو قەیرانەی بەسەدا بێ. وەڵاهی نزانم هۆکار چییە حکومەت ئاوری لێرە ناداتەوە. ئەوان بەخۆوارێن ئەمە دەخزمەت داینە لە هەموو شارێکی بەش شاری ڕوانزێ لە هەموو شتێکی ئیمال کرایە. یعنی ئیمالیان کردیە، ینی ویانە لێ کردی قەیرانێکیانە هێخستیتە سەرێ هەرتی پێیان بکەیت دەگەر ئەو شارەیەکە شارێکی وە ینی بربەرەکانی حکومەتی بەعسیە کرد. هەر حکومەتی بەعس ناوێرە لەو شارەیە ترسا ڕاستی مزەهرە و شتی لێ ئەکرا بەنابەر حکومەتی بەعس. ئێستاش نزانلوی وە ئیمال کرایە ئەو هەموو قەیرانانەی بەسە هاتینە. وڵاهی دەبی سزای سیاسی بی، یعنی ئەگە سزای سیاسی نەبی لۆی لێکەن معقول نییە. یعنی ئەو شارەی وە ئیمال کرایە بڵێن هیچ نەکراوە ناکرێ ئێمە هەموو شتێک زەربی سەفر بکەینەوە. شت کراوە بەڵام ڕەنگە لە تموحی خەڵکی ئەو شارە نەبیتن. بنمونە ئەکرا بەشێک لە زانکۆی سۆران بهێنرا بەتە ڕواندز بۆ ئەوەی لە ڕووی ئابوووریەوە بژانەوەیەکی زیاتر دروست بووبا لەو شارە. چونکی بەهاتنی زانکۆ بۆ شارەکەمان ئەو کات ڕێژەی قوتابیان زیاتر ڕووی لە شارەکەمان ئەکرد و قەرەباڵغێک لێرە دروست ئەبوو کە هەم بازار بژانەوەیەکی بەخۆم و ئەبینی و هەم ڕەنگە لە بۆی مەسەلەی قسم داخیلی و بەشە ناوخۆیەکانیش خەڵکەکە بیتوانی باە سوودمەند ببیتن لە قوتابیەکان. و بە نسبەتی کشت و کاڵ ئەگەر باسی بکەین بە نسبەت کەرتی کشت و کاڵ ئەو گوندانەی دەوروبەری ڕواندز کە ساڵانی پێشوو ئەگەر باس لە ساڵانی نۆتەکان و هەشتاکان بکەین ئەتوانم برێم ئەو منتیقەیە یەک لە سەرچاوە گرنگەکانی کشت و کاڵی بووە بۆ ناوچەکە و بۆ هەرێمی کوردستانیش. ئێستانێکە مەجای کشت و کاڵیان برێن بواری کشت و کاڵی ئەهمێتێکی ئەو تۆی نەماوە. ڕەنگە واریداتی ساڵێک نەکاتە سێ موچەی مامۆستایان فەرمانبەر بۆیە خەڵکەکە سارد بۆتەوە لەسەر داچاندنی کشت و کاڵ و بەرهەمێنانی کشت و کاڵ. ئاکرێ لێرە حکومەت کار لەسەر ئەوە بکاتن کە بەرهەمە کشت و کاڵەکان زیاتر ساغ بکاتەوە لە ناو هەرێمی کوردستان و بۆ دەرەوەی هەرێمی کوردستانیش. ئێمە هەر چاومان لەوە نەبێتن بەرهەمەکانی خۆمان تەنها لە ناو خۆمان بەکاربێنین. با ئێمەش هاوشەوەی وڵاتانی تر بتوانین بەرهەمە خۆماڵیەکانمان ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان بکەین. جای عێراق بیتن یا وڵاتانی دەوروبەر بیتن هەم زیاتر ئەتوانین بەرهەمەکانی خۆمان ساغ بکەینەوە هەمیش خەڵکەکە زیاتر هەن بدەین لە ئەوەی ڕوو لە کشت و کاڵ بکاتەوە و بواری کشت و کاڵی ببوژێتەوە هەر وەک ساڵانی پێشوو. چونکە ساڵانی پێشوو ئێمە ئەمان بینی کە خەڵک بژێوی ژیانی خۆی لەسەر کشت و کاڵ دابی نەکرد. بەڵام ئەوە چەند ساڵێکە بە حکمی ئەوەی کە خەڵکەکە بەشی زۆری بوویتە موچەخۆر پشتی لە کشت و کاڵ کردووە و بواری کشت و کاڵی فەرەهەم نەکراوە ینی زیاتر لێرە. ئێستانێک ئێمە شوێنەواری زۆرمان هەیە کە ئەکرێتن هەندێک نۆژەنکردنەوەی تێدا بکرێتن لۆ ئەوەی زیاتر سەرنجی گەشتیاران بەلای خۆیدا ڕابکێشێت و زیاتریش ئەو خەڵکە گەشتیاری کە دێتن بۆ ئەو ناوچەیە ئاشنا بکرێتن بە مێژووی ئەو شارە. ئەگەر نا مەسەلەن برێم کار نەکراوە کارکراوە بنمونە پەیکەری پاشای گەورە دروست کراوە بەڵام هەندێک شوێنەواری سەردەمی پاشای گەورە هەیە کە تا ئێستانێکە نۆژەن نەکراوەتەوە بنیات نەنراوەتەوە بنمونە ئیسقەلا کە ئاکرێ نۆژەن بکرێتەوە لەسەر هەمان شێوازە کۆنەکەی و ئەکرێتن مێژووی ئەو شوێنەوارە گەشتیاریە بە گەشتیاران بناسێنرێتن ئاشنایان بکرێتن و شوێنێکی ئەتوانم برێم لە ڕووی گەشتیاری و سەرنج ڕاکێش بتن بۆی ساز بکرێتن. بەتاکید ئەگەر کار لەسەر ئەو شتانە بکرێتن کە ئێمە باسمان کرد بە تایبەت لە ڕووی گەشتیاریەوە چونکە بڵێن یان نەڵێن هەڵکەوتەی جوگرافی ئەو شارەوەیە شوێنێکی لاپەڕگەیە. ئەتوانم برێم لە ڕووی تیجارەتەوە لەبار نییە بەڵام لە ڕووی گەشتیاریەوە زۆر لەبارە ئەکرێتن سوود لە هەڵکەوتەی جوگرافی و جوانی سروشتەکەی وەربگیرێتن بۆ ئەوی بکرێتن بە پایتەختی گەشتیاری.